سپیدا باش تماشاوانان کردستان 24 افریقا و هفکار خو هکار دید گل هوا دا بینج بو پیشکش کرنا برنامه کینی برگو بابت جواز بگو من افریقا جی هکار سپیدا دا باش سپاس چندین برگا بابت جواز مهتین یک شوان توار افریقا روژا جیهانیا کوچبره پنادانا کوچبران جالی حکومت هرم کردستانه چوانیا ریگری کرن لکوچان ناسایی و هفدم توار دویجی کاریگری نرینیا درو کرن نوا مالباته و کمالگه لسر زاروکان بگو مرحبا بله سلاوتانه بی عزیزان خوشحالین امرو لگلتانین وەکو ئەوەی کە ئەبین ئاماژەی پێدا هەردوو تەوەری گرنگن تەوەرێکی ئەگەرچی تەوەرەکان زۆر لێکتر جیاوازن بەڵام هەردووچیان گرنگن و پەیوەستن بە خۆمانیشنەوەی بە دەوروبەرمان بە تایبەت کە ئەمڕۆ یەکێک لە تەوەرە گرنگەکان ڕۆژی جیانی کۆچبەرانە و بەشێک لە کۆچبەران ئێستا بێگومان لە هەموو وڵاتێک هۆکاری خۆیان هەیە کەسێک کە کۆچ دەکات بەشێکیان ئێستا دەگەڕێنەوە بەشێکی تریان دەڕۆن هۆکاری جیاوازیان هەیە ئیتر بەشێکیان حەقن دەڕۆن بەشێکیان ناحەقن کە دەڕۆن لە هەموو وڵاتانی جیهانیش ئەمە هەر هەیە ئەم نایەکسانی لە ڕۆیشتن کە ڕێژێکی زۆری بۆ چاولێکەری و ئەو بابەتانەش ڕەنگە بگەڕێت جا بەشێک لەو کەسانەی کە لە وڵاتانی ئەوروپی بەخواستی خۆیان دەگەڕێنەوە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک سوود لە هاوکاریەکانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراق وەرناگرن و جیاوازیان پێدەکرێت بۆیە حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی هاوبەشی هەماهنگگی قەیرانەکان و ڕێکخراوە نێودەوڵەتەکان بەردەوام دەوێت قەرەبووی ئەمەیان بۆ بکاتەوە هاوکاریان بکاتەبێت بەشێکە ژوان ئەوێت کەسن و ڤەگەڕانژی هەکار جوداهیکردنا حکوومەتە عراقێ بکارێکێ خراپ دزانن کە ئەم سەحکەی نەوی بابەتی کە هەفکارن من چ حاصل کرد زیاتر لە 5 ساڵە لە وڵاتی ئەڵمانیا ژیاوە و دوجار بڕیاری داوە بگەڕێتەوە. ئێستاش لەم بەڕێوەبەرایەتیە سەرقاڵی مامەڵەی گەڕانەوەیەتی دەوێت لە ڕێگەی ڕێکخراوانەوە دەوڵەتیەکان و هاوکاریەکانی حکوومەت هەرێمی کوردستان سودمەند بێت. بە گوێرەی ڕێنماییەکانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عراق ئەم کەسانەی بەخواستی خۆیان دەگەڕێنەوە سودمەندی هاوکاریەکان دەبن. هاوکاریەکان لە نێوان 4 ملیۆن تاکو 8 ملیۆن و چەندین خزمەت گوزاری دیکەش دەیانگرێتەوە. بەڵام ئەم بڕیارە تاکو ئێستا پەنابەرە گەڕاوەکانی هەرێمی کوردستانی نەگرتووەتەوە. خۆم چونایە خۆم نووسی بە ڕەزامەندی خۆم لە وڵاتی ئەڵمانیا بگەڕێمەوە گەڕامە یەکانە هاتووم بە یەکانە بۆی سودمەند بم لەلایەن وڵاتی عێراقەوە بەڵام ئەوەی دەبینم کە فەرق و جیاوازەکێ لەلایەنی هاوڵاتی عێراقی و هەرێمی کوردستان ئەو سودمەندبوونەی هاوڵاتی عێراقی کە بەدەستی دەینیتن و وەکەوەی نییە کە هەرێمی کوردستان ئەو سودمەندەی پێ بدرێتن. بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە پارێزگای هەولێر بەردەوام لە پێشوازی ئەم کەسانەیە کە بە خواستی خۆیان گەڕاونەتەوە هەرێمی کوردستان. هاوکاتیش ئەم خزمەت گوزاری و هاوکاریانەی لە حکوومەتی فیدراڵ بە پەنابەران دەدرێت نادرێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. تەنها ئەم هاوکاریانە نەبێت کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکان پێشکەشیان دەکرێت. دانیشتوانی هەرێمی کوردستان بێبەشن لەو هاوکاریانەی کە حکوومەتی عێراق لە ڕێی وەزارەتی هجرا لە ڕێی وەزارەتی کۆچ کۆچبەرانی عێراقی فیدراڵ کە هاوکاری دابینەکە لە بۆ گەڕاوەکان هەرێمی کوردستان لێ بیبەشە. هاوکاریەکانیان زۆرە ئەوەی کە بۆ نمونە پێدانی زەویە منحەی مالیە قەرزی بچووکات بۆ ئەوەی پرۆژەی خۆیان دەست پێ بکەن ئەو هاوکاریانە گەڕاوەکانی هەرێمی کوردستان ناگرتەوە. ساڵانە بەشێک لە گەنجان و خێزانەکان بە بڕینی ڕێگەسەخت و دژوارەکان ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن. بەشێکیان لە دوای گەیشتنیان دووبارە دەگەڕێنەوە بە وڵاتەکانیان. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئەوانەی دەگەڕێنەوە بە هیچ شێوازێک سودمەندی هاوکاریەکانی حکوومەتی فیدراڵ نابن. جیاوازیان پێدەکرێت لەگەڵ گەڕاوەکانی شارەکانی دیکەی عێراق. ئەحمەد عەبدوسەمەد کوردستان 24 هەولێر. بگومان ئەم دێ ڤی بابەتی گرنگی وەرگرین هەکار و دێ لەسەر ڕاوستین میوانەکە مە هەیە پێشاو عەبدوڵڵاه نونەرێ کۆمەڵەیە پەنابەرن
وگریای جا اروپا لأسینا لیونان دید گل مدابید که پشاو افدامتا باش بید بگومان کمالا گشتیا نتوانی گرتی لچار دیسامبر سال 2000 و روژا 8 دیسامبر وکا روژا جیهانیا کوچ بران دیار کریا آواره انزور الهرم کردستان هاتینا پنادان جالکی دنجی کوچا نایا سیا بردوامه اوا دوی باری دا قازان جد کن بگومان قاچاقچینه هرچند وگریانا پنابرین کرد بو کردستان یا بردوامه مدوید بسیار خوشویه که دست بکم کات پشاو جداهیا مافن کوچا یاسایی و کوچا نه یاسایی چنه اگر تو بو ما و بینه را بیجی بخیرات دیسان و بو کردستان 24 بەڵێ ڕۆژتان باش ڕۆژی کەناڵی 24 و بینەنانی ئازیزیش باش لە هەر شوێیەکەن ئەمڕۆ ڕۆژی ژیانی کۆچبەرانە بەڵێ من پسەردامە بڵم سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو کۆچبەرە کوردانەی کە لە ڕێگەی نایاسایی گیانی خۆیان بەخت کردیان بێسەر و شوێنمدا ئەنەوێنم دێنە سەر بابەتەکەی خۆمان بابەتی کۆچی نەیاسایی و کۆچی یاسایی جیاوازیەکەیان چییە؟ ئەمە دوو تەوەری زۆر جیاوازنەوە دوو جۆری یاسایی جیاوازی نێودەوڵەتی و جیاوازی ئەوروپایان گرێتەوە پێنم کۆچکرد ئەم کەسانەی کە بە نایاسایی کۆچەکەن ئەمە بابەتێکی تێرە زۆر کەسێ لەم ساڵانە دوایە بە تایبەتی لە هەرێمی کوردستان وەکو شتێکی دیاردە یان وەکو شتێکی چاودێکەری لێ هاتبوو چونکە بە یاسایی کۆچیانەکرد لە هەرێمی کوردستانەوە بۆ تورکیا و پاشانەوە بە نەیاسای ڕێگای هەندارانیان نەگرتە بەر ئەمە بابەتێکی ترە و زۆر جاریژەم بابەتەمان ڕوون کردێتەوە بابەتێکی تریش کۆچی نایاساییە و من کۆچی یاساییە و من پێشتری جۆم بە راپۆرتەکەتان بەڕاستی راپۆرتەکە لە جێی خۆیان بوو ئێمە وەکو کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان چەند پرۆژێکیشمان ئامادەی شەڵا لە داهاتووە هەم لەگەڵ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمان لەگەڵ پەرلەمان لەسەر بابەتانە دێن گفتوگۆکەین بابەتی کۆچی نایاسایی جیاوازەکان بە لێرەدا شتێک هەیە بۆ هەموو لایەک ڕۆم بێ کەسێک کە بە نایاسایی ڕووە کاتە وڵاتانی یەکێتی ئەوروپا بە چەند فلتەرێکی ئەمنی و بە چەند فلتەرێکی کۆمەڵایەتی دەر و ناسیاتێ پەڕە بێ ئەم کەسێک یەکلایی یەکرێتەوە ئایا بۆچی وڵاتەکەی خۆی جێشتووە بەڵام کەسێکیش کە بە یاسایی کۆچ ئەکا ئەم بابەتە لە ئێستا دەکە من خۆم زۆر گرنگی بەوە ئادەم چونکە هەم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا مەبەستێکی ئێمە لە کۆچی یاسایی یان لە کۆچی یاساییەوە نیە بەست و کۆچ بکەی بە یاسایی مەبەستم لە مەبەستێکمان هەیە کە ئەم هەوڵاتیانەی هەرێمی کوردستان کە دێن ئەم ڕێگایە گرنەبەر جینی مامناوەندن نە فەقیر فەقیرەکەی خوارەوە ناتوانێت سەفەر بکات بۆ هیچ شوێنێک دەوڵەمەندەکەش ئەوە بەرنامە پرۆگرامی خۆیە جینی مامناوەندی وڵاتەکەی ئێمە دێ ئەو پارە جوانەی خۆی لە ساڵانی ڕابردووە کردە قوربانی ئەو ڕێگایە مەبەستمان لەم کۆچە یاسایی ئێمە کە من پێداگیری لێ یەکەین ئەوەیە کە لە ڕێگای گەشتیاری ینی چۆن ئێمە دەرگای ئێمەش بکرێتەوە بەڕووی غەربە و دەرگای غەربیش بکرێتەوە بەڕووی هەوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەمە هەم لە ڕووی ئەمنی دەیانجار ئێمە بابەتەمان بە وڵاتانی یەکێتی ئەوروپا ڕوون کردوێتەوە لە ڕووی ئەمنیشەوە لە ڕووی اقتصادیشەوە ئەمە بۆ هەردووی لامان ئەتوانین ئازانجی لێ بکەین هەر بۆ قەزەی خوێندن بێ کۆچی یاسایی ئەم بابەتانە بابەتێکی زۆر گرنگی ئیشەڵا لە پرسیارێک دەربارەی وە بکەم ئێستا بەراورد بە چەند ساڵێک پێش ئێستا هەندێک گۆڕانکاری لە وڵاتانە ڕوویداوە بە تایبەت لە دوو هەفتەی ڕابردوو بینیمان دۆخی سووریاش بە تەواوی گۆڕانکاری بەسەرداهات بەشێک لە وڵاتان زوو پەنایان برد بۆ ئەوەی کە ئەو پەنابەرە سووریانی لە وڵاتەکانیان پێویستە ئێستا بگەڕێنەوە وڵاتەکانیان لە هەمان کاتدا بەشێک لە پەنابەران لە عراق بە تایبەت ئەوانەی هەرێمی کوردستان دەگرنەوە لە ڕووی ئاسایش و ئەمنیەوە دۆخیان جێگیرە وڵاتان چۆن مامەڵە لەگەڵ ئەم پەنابەرانە دەکەن لەگەڵ ئەم کۆچەرانە دەکەن ئایا ئەگەر موبەڕی ڕێکگیان بیانوەیەکی باوەڕ پێکرا و پەسەندیان نەبێت داڵدەیان دەدەن هاوکاریان دەکەن ئیقامە و مافی مانەوەیان پێ دەدەن بەڵێ دوو بابەتی پرسیارەکە دوو بابەتی زۆر جیاوازە بابەتیشان ئەمەی هاوڵاتیانی سووری بوو کە لە دوای مەبەستم ینی ئەمە تەوزیعێکی گشتی بوودا بەڵە گەر دەرفەت دێ من هەوای بابەتەکەت بۆ ڕوو بکەمەوە هەردوو لایەنەکەی لایەنەشی ئەمەیان سەبارەت بە وڵاتانی یەکێتی ئەوروپا کە لە دوای ڕژێمی ڕوخانی ئەسەدەوە کە بڕیارێکیان دەرکرد تا ئێستا 18 وڵات بۆ بە 18 وڵات لە وڵاتانی یەکێتی ئەوروپا کە مافی ینی داواکاری مافی پەنابەری نێودەوڵەتی بۆ هاوڵاتی سووریان ڕاگرت ینی سووریە کە دێ مافی ئەوەی نییە داوای ینی بچی خۆی تەسلیم بکە یان داوای مافی پەنابەری نێودەوڵەتی بکە
لە دوای ڕقوخانی ڕێژەمی ئەسەدەوە بەڵام لێرەشا پرسیارێکی کە هەیە هێندێک خەڵکی کەمینەی تر هەن کە لەگەڵ ئەو دەسەڵاتی ئێستای سووریا ناگونجێن کە مەجبورە بنەوە وڵاتە جێهێڵن وڵاتانی یەکێتی ئەوروپا چی بەرامبەر ئەو کەساناڵە کە گەنە وڵاتانی یەکێتی ئەوروپا لایەنەکەی تریان ئەمەیە کە کەسێک دێ کە هۆکارێکی یاسایی کە لە چوارچێوەی یاسای پەنابەرینە و دەوڵەتیە کە لە 5 کۆڵەکە پێکاتوە گەر یەکێک لەم کۆڵەکانە ئەم کەسە نەگرێتەوە مافی پەنابەرەکەی ڕەت دەکرێتەوە کە ڕەتیش کرایەوە لە ئێستادا مانەوە بە تایبەتی بۆ هەوڵاتانی هەرێمی کوردستان کە لەم ساڵانەی دواییە بە لیژنەی چەنداردبوو لیژنەی یاسایی یەکێتی ئەوروپا هاتبوو بۆ هەرێمی کوردستان یەکلایەک بۆتەوە کە هەوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەر هۆکاری سیاسی ئەیان نیشتێکی وا سەفەر ناکەن تەنها لەبەر هۆکارێکی یان داراییان ویستوانە ژیانی خۆیان خۆشترکەن ئەمانە لە ڕاستیە لە ئێستادا بگرێت لە بەریتانیا ێستا زۆر بە زەحمەت ئەم هەوڵاتیانە جیانە بێتەوە بابەت دەشکەی زۆر گرنگکە بابێ مەسەرەوەی کە لە ڕاپۆرتەکەی جۆم لەوە بوو کە ئێمە وەکو کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان بڵێ ئێمە ئەوانەی کە ئەو خەڵکەن کە ئەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵاتجا لە هەر شوەیەک بوون بەڵێ بێگومان فەرقێکی زۆر هەیە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوانەی خوارەوەی عێراق پێشتر لە فڕۆکخانە کە دیپۆرتی ژەکرانەوە بە ڕێژێکی زۆر کەم مادیانەدانە بە فشارێکی ئێمە کە پەنامان بردەبەر لیژنەی پەرلەمانی یەکێتی ئەوروپا وڵاتانەمان ئاگادارکردنەوە لەم بابەتەی حکوومەتی عێراق وا خەریکن ئەوە چاکەنەوە و هیوادارین بۆ لێرە بەدواوە ئەو هەوڵاتیانەی ئێمە کە لە دەرەوەی وڵاتیشۆ ئەگەڕێنەوە بۆ کوردستانیان ئەگەڕێن لە ڕێگەی عێراقەوە گەڕێنەوە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان پێداگیری لەسەر مافەکانی ئەوانە بکە لەلایەن حکوومەتی عێراقەوە چونکەمە ڕێکەوتنیشی نێودەوڵەتی هەیە لەسەر ئەم بابەت باشە ئەو مافن تا بەحث کردی تا گوتێ مافن وانە ددەنێ ئەرێ ئەگەر کەسێکی ببێتن ئەوروپا vەگەڕیتەوە ئەو چ مافن کوڕێ بەبەراتیە هەوە دە هەفکاریەوان کەتن و دێوە مافا دەنێک و بڤەگەڕیتن بەڕاستی پرسیارێکی زۆر جوانە ئێمە وەکو کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان ئێمەش گلەی و گازندەی خۆمان هەیە ئەمە لێرەوە لە ڕێگەی کەناڵ 24 و ئەمەیان پەیامەش بگەێنم سەبارەت بە ئێمە بەڕاستی ئێمە کۆمەڵەیەشین کۆمەڵەیەکی زۆر چالاک دەیەوە میدیاکانیش هەمووی شاهیدن کە هەدەف و مەبەستی ئێمە چییە ئێمەش هەتا ڕادەیەک زۆر ئیهمال کراوین و ئینشەڵا لەگەڵ لە داهاتوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ببێنێ گفتوگۆ چونکە ئێمە ڕاستەوخۆ سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی ئەو ناوخۆم هەماهەنگیمان هەیە دیارە و کارانەی ئێمە ئایکەنیا و چۆنە ئەوانەی کە بۆ شەوەی کە لە ڕێگەی یاسای حکوومەتی هەرێمەوە ئێمە ڕێگە پێدراین بابەتەکەی ئێمەوەیە کە کارەکەی نەسەر ئەوەی کە خەڵک کۆژ نەگەڵ و بتوانینەوە خەڵکاری کاشگەڕێنەوە بە شێواز ڕێگەی یاسایەکانیان نیشان بدەین کە بێ بڕوو بکەنە شوێ سەردانی چ نووسنگە و بارەگای بکەن بۆ بتوان داوای مافۆحەقەکانی خۆیان بکەن ئەوە کاری ئێمە بووە بەڵام ئێمەش لە داهاتوە ئینشەڵا بتوانین بارەگایەکمان لە هەولێر پێ بدەن بۆی زیاتر بتوانین هاوکاری حکوومەتی هەرێم بین و زیاتر لەم چوارچێوەی یاسایی ناو خۆمان و یاسایی یەکێتی ئەوروپا و نێودەوڵەتیە بتوانین ئێمە خەڵکی خۆمان هۆشیار بکەینەوە کە بەنایاسایی کۆژ نەکا پێش ئەوەی بڕوا ماڵی خۆی کە ئەوڵکە و دووبارە بگەڕێتەوە دیسان لە سفرەوە دەست پێ بکاتەوە باشە کاک پێشڕە و ئێستا بەراورد بەڕابرد و گۆڕانکاری ڕوویداوە لە ڕێژەی گەڕانەوەی پەنابەران بۆ هەرێمی کوردستان یعنی ئێستا ڕێژەکە لە چ ئاستێکدایە پێ دوایە زۆرینە ئەو خەڵکی کە لەوێن دەگەڕێنەوە من بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ لە چاو ساڵانی تر بابەتێکێکە بۆچینە یاسایی لە 1970 کەمی کردووە لە چاو ساڵانی ڕابردووە ئەمە بەڕاستی جێگای دڵخۆشی و خۆشحاڵیە بۆ ئێمە کە توانیومانە تەرکیزیان توانیومانە کارێکی تەواو بکەین ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان و شارکەینەوە پێش هەموو شتێک بە نایاسایی کۆز نەکات بەڵێ قەزەی گەڕانەوە ساڵ بۆ ساڵ کە تۆ دەرفەت بۆ هاوڵاتیانی خۆت بڕەخسێنی دەرفەت بۆ گەنجەکانی خۆمان بڕەخسێنین ئێمە ساڵ بۆ ساڵ گەڕانەوەی گەنجان یان گەڕانەوەی خەڵکی هەرێمی کوردستان بۆ نیشتیمانەکەی ئێمە زیاد دەگات و بابەتیشی چیری زۆر گرنگی شەیە بۆ ئەو کوردانی کە ماونەوە یان ڕەگەزنامەی وڵاتانی ئەوروپیان هەیە من پامێکیشم بۆ ئەوان هەیە بەبێ جیاوازی چونکە ئێمە بەبێ جیاوازی کارەکەین ئەوانش لە دەرەوەی هەرێمی کوردستانیان لە تاراوگە بەبێ جیاوازی بتوانین لە داهاتووە لۆبێشی بەهێزی کوردیمان هەبێ بۆ هاوکاری کوردانی خۆمان لە خۆرهەڵاتی ناوین بەبێ جیاوازی ئەم بابەتانە دێنە سەر بەرنامە ئینشەڵا لە داهاتووە کار لەسەر ئەمانەشە باشە کوچبەر لە هەر جێهەکێ بن بێگومان هەر وەکی کەسێکی بیانی تەماشای وتکەن لە هەر وڵاتێکێژی بێدەن و
حق و مافن کەساتین خۆ هەندێکا دێژ دەست دەدن ڕاستیژی هەندێ دینیتن کو ji ber delîlekî hekarî sebebekê besît tu welatê xwe bi cih bihêlî û biçiya welatekê din û bibiye penaber tu çi bêje wan kesa yan wan gencên ku divên koç bikin bi her rêgeka hebîtin زنی چۆن بەڕێزم لەم ساڵانەی دواییە بەڕاستی وڵاتانی یەکێتی ئەوروپا لە کۆچبەری نایاسایی بێزار بوون مەواقعەتێکە هەموو ئەو هاوڵاتیانە یان هەموو کۆچبەرانی کە بەداخەوەسە لە وڵاتانی یەکێتی ئەوروپانیان لە کەمپە داخناوەکانن یان لە کەمپە سەرەتاییەکانن یان لە کەمپەکانی ترن بەگشتی هەر هەمویان لەوە تێگەیشتن کە هاوڵاتی و دامودەستگاکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا لە هاتنی کۆچی نایاسایی بێزار بوون ئەمەش ئەم قسەی من کە ئیکەم دەسەڵاتدارانی وڵاتانی یەکێتی ئەوروپا شایدن لەسەر ئەوە کە بینین هەر مانگە و بڕیارێکە دەرنە سەر و کەسایی کە بە کۆچی نایاسایی دێنە ناو وڵاتەکانەوە بەڵام ئێمە بەڕاستی ئەبێ هەمومان ئێوە میدیاکان ئێمە کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان ڕێکخراوەکانی تر ئەبێ هەموو کار لەسەر ئەوە بکەین کە ڕێگا نەدەین گەنجانی نیشتیمانەکەی ئێمە ئەو ڕێگایە بگەرنە بەر کە ئێمەش وڵاتانی یەکێتی ئەوروپاش بۆمان یەکلایی بۆتەوە کە گەنجانی ئێمە تاکە هۆکار کە ئانەوێ بێن سەفەرکەن و ئەو ڕێگایە بگرنە بەر بێن ڕێگای کۆچی نایاسایی بگرنە بەر هەوڵی ئەوەدان دەرفەتێکیان بتوان تۆزێک ژیانی خۆیان خۆشتر بکەن بەڵام کاتێک کە گەنە ئەوروپایان گەنە وڵاتان نابینن زۆر لە سەرتاوە پەشیمان لەو هەنگاوە لەو بڕیاری کە داویانە لە ئێستای وڵاتانی یەکێتی ئەوروپایە کە بۆ خۆیان دایان و سەدان قەیران نێخی گرتوون لەم کاتەیە. بەڵێ کاک پێشڕە و جەنابەت دڵنیام ینی نمونەیەکی زۆر لەو خەڵکانت بینیە کە وەکو پەنابەر وەکو کۆچبەر ڕوویانە وڵاتانی ئەوروپا کردووە هەر یەکە و چیرۆکێکی جیاوازی هەیە ڕەنگە قسە لەگەڵ بەشێکیان کرد بێ بە بڕوای تۆ ینی چی بکرێت ڕەنگە ڕێژەی کۆچبەر کەم بێتەوە یان خەڵک کەمتر کۆچ بکە بەتایبەت ئێمە باسی کوردستان دەکەیت لە کوردستانەوە بۆ وڵاتانی تری ئەوروپا چی بکرێت زۆربەی کێشەکانیان چین؟ زانی برای بەڕێزم من بێ لەوەی کە نۆنەری کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی دەرەوە وەرجێری زمان وەرجێری 4-5 زمانیشون لە دەستگای پەنابەرانی یەکێتی ئەوروپا ینی کۆنتاکتی ڕاستەوخۆم ڕۆژان لەگەڵ خەڵکی و پۆست ئەو خەڵکانێک کە دێنە دەرەوە بەڕاستی ئەوانەی خەڵکی هەرێمی کوردستانن کەیسێکی ئۆتۆی بەهێزیان پێ نییە کە دێتە چوارچێوەی یاسانێک دەوڵەتیەکانەوە کە مافیمانەوەی پێ بدرێت لە وڵاتانە بمێنێتەوە بۆ کارەکان کۆمەڵایەتیە بابەتێکی زۆر گرنگ من راپۆرتێکمە بێ لەم کاتانەیە کە زۆربەی لە وڵاتی ئێمە زۆر جار دوژمنداری دروست بۆ لەسەر مڵک و ماڵ و ئەمانەکە ئەبێ ئەمە بەیاسا لە وڵاتەکەی ئێمە ڕێک بخرێن بەڕاستی ئەم بابەتی دوژمنداری و تەقەتکردن و هەڵگرتنی چێکی نایاسایی ئەمە کۆتایی پێبێت و بابەتێکی تریشەیە کە ئێمە ناتوانین وەکو ڕنەتەوە یان وەکو کولتوری خۆمان بیگۆڕین ئەبێ هێواش ئێمە بگۆڕین نابێت دەستش بۆ زۆرشتی تر بەرین بەڵام ئەو لە چاو کوردانی ڕۆژهەڵات یان کوردانی ڕۆژئاوای کوردستانیان کوردانی باکوردی کوردستان هیسی ئەو کەسانە چیرۆکی ئەو کەسانە ئەوەنە بەهێز نینی هەرێمی کوردستان وەکو پەنابەرێکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمانە ئەم دوو بابەتە ئەم دوو چیرۆکانە زۆر جیاوازن ئێمە لێرە بۆمان یەکلایی بۆتەوە کە کەسە دیسان سەرم کۆچە ئەم شێوازە لاوازەی کە دێ بۆ چیرۆکەکەی بۆ ئێمە ئاژێڕێتەوە مافەکەی ڕەت دەگرێتەوە پاشان کە مافەکەشی ڕەت کرایەوە دیسان توش سەرگەردانی بەجارێکی تر لە ئەوروپایە بۆیە ئێمە هەمیشە من پێداگری لەواکەم کە گەنجان بە تایبەتی ئەو ڕۆژێک کە ئێستا گەنجێکە لە لای ئێمەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دیار 90% ئەمانە گەنجی ئەو نیشتیمانەی ئێمن کە بێ ئاگان لەوەی کە ئێستا لە یەکێتی لە وڵاتانی یەکێتی ئەوروپاوە بە عام لە وڵاتانی غەرب لەخۆر ئاوا چیە گوزەرە لەم کاتە بێ ئاگان لەوە بۆی ئێمە هەمیشە لە هەوڵی ئەوەداین هۆشیاریان کەینەوە کە بە هیچ شێوەیەک کۆچ نەکەن بە یاسایی چونکە کۆچبەری نایاسایی یاسایەک ئیگرێتەوە و پەنابەر یاسایەکی تر ئیگرێتەوە کە تۆ بۆیان یەکلایی بۆ کە کۆچبەری نایاسایی بەخواستی خۆت بە نایاسایی سەفەرت کردووە هیچ حق و حقوق و مافێکت نامێنێت لە داهات باشە کاک پێشڕە و ئەمە زۆر ڕوونە کە بەشێک لە قاچاقچیەکان بازرگانی بە گیانی مرۆڤەکان دەکەن تووشی سەرکێشی زۆر گەوریان دەکەن پەڕینەوە لەم ئاوانەمانەوە بۆ چەندین ڕۆژ و شەو لەم دەریا گەورانە پێی دوایە بەدانانی هێڵێکی توند بربەستێکی توند بۆ ئەم قاچاقچیانە دەبێتە هۆکارێک لەوەی کە کەم بێتەوە بەڕاستی ئەمە ڕێگەمان باتە سەر بابەتەکەی ترسیان ئەم پرسیارە زۆر نیە
ڕێگرتن لە کۆچبەری نایاسایی بەس تۆ ناتوانانی بێ هەموو دیواری وڵاتەکان تەلبەندکەی کە نەتوانە کەس پێوە دەرباز بێت. ئێمە ئەتوانین چۆن نمونەیەکی بەسیط ئێستا بەریتانیا لەم ماوەی پێشوە هات ڕێکەوتنێکی ئەنجامدا لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ حکوومەتی هەرێم. ئەوە فشارێکی ئێمە بوو چەند ساڵەکەیکەی لەم وڵاتانە بێ لەگەڵ حکوومەتی هەرێم لەم جۆرە ڕێکەوتنانە بکە نەک تەنهایی ئەمنی چۆن ڕێ بگرێت لە وڵاتەکەی ئێمەوە بە کۆچی نایاسایی ئەبێ ڕێکەوتنێکی وەهاش بکە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ئێمە چیتر نەبنە هاوڵاتی ڕقم سێ لەسەر ئەم جیهانەیە هەر کەسێک ئەم کەسانەی کە بەخواستی خوانتوان گەشتێ بکەن بیانەوە گەشتێ بکەن بە وڵاتانی دەرەوە بە یاسایی بیانەوە ئەو وڵاتانە ببینن ڕێگا پێدراوە بنیانی پارچە ویزەیەک ئەمە ناهێنێ ئەم خەڵکە بەس بۆی خەڵکی شێ بەس بۆ ئەوەی ئەو بێ وڵاتانە ببینێن خەڵکێ بەس حیوان بێ بچێ بزانن چی هەیە و چی نییە دێ خۆی گیانی خۆی خەتە خەتەرەوە دوو لایەنی هەیە بەڵێ لایەنێکی ئەمنی هەیە ئەتوانی بێکاری لەسەر بکەی ڕێگا بگری بەڵام لە هەمووی باشتر ئەو لایەنەیە کە تۆ دەواازەیەکی یاسایی گەشت و گوزاری بکەیتەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش کە هەم لایەنە ئەمنیەکەی بۆ یەکلایە بێتەوە کابرا تیرۆریزم نیە و کابرا لە ڕووی ئەمنی و لە وڵاتەکەی خۆی لە سەفارەت و قونسوڵخانەکەی وڵاتەکەی خۆی لێکۆڵینەوەی لێکراوە بەڵگەکانی لێوە گیرەوە اینجا دێتەوە وڵاتەکەی تۆ ئەم بابەتە ئەتوانین ئێمە بەم شێوازە ڕێگا بگرین و بەم شێوازە ئەم پارە جوانەی ئەم خەڵکە کە ساڵانێکی زۆرە پای کردووە بە ماوەی 4 ڕۆژێک هاتە دەستی ئەم قاچاقچیانەوە هەم ماڵەکەشی ئەڕوا هەم خۆشی گیانی خۆشی ئەخاتە خەتەرەوە. باشە ئەو گەنجن و بوونمونە هەندێک کەسنتین لە هەرێما کوردستانê kareke baş e hey hevdem li hikûmetê jî hatîne damezrandin hekar dê mal û servet û samanê xwe hemiye firoşêt û dê berev Ewropayê çîtin da ku li wêrê bibête helaq. Ev بۆچی واتکەن ev gence hîn çi pêjnewana؟ بەڕاستی من ئەمە زۆر جارم لەگەڵ خۆش خودی خۆشیانە باسم کردووەڵم پێم وتونتمە برای بەڕێزم تۆ هاتووی ماڵ و سیارە و دار و بەردەست فرۆشتووە هاتووی ئێرە بووی بە حلاق مانگانە بە ڕۆژانە بە 50 یۆرۆ بە 6 یۆرۆ دەی کار ئەەکەین ئایا ئەتوانین تۆ پێ دەفتەرە سرف کردو کە ماڵە منداڵە 6 دەفتەر حەوت دەفتەرە سرف کردو کە ماڵ مناڵەتی ناوتە ئێرە ئەتوانین بە چەند ساڵ دوای چەند ساڵی تر ئەم بەڕە پارە پەیداکەیتەوە هیچ وەڵامێکی نییە تێڕامانێک نەبێ دیار ئەوە بە مناڵەکە ناتوانم ئەو کارێکە کردومە هەڵە بۆە لە ئێستا لە ڕابردووە بۆیە بەڕاستی ئێمەش و ئێوەش و میدیاکانش ئەبێ زۆر زۆر ڕۆڵێکی باش بژێڕین لە ئەمەیە کە ئێمە بتوانین واقعەتی ئەم وڵاتانە بگەین بە هاوڵاتیانی ئێمە کە نەتوانێت کۆچ بکە و شتێکی تری شێ ئێمە بێ بەڕاستی خۆمان بەرچاوڕوون بین لە وڵاتەکەی ئێمە ڕێژەی گەنج زیاترە لە ڕێژەی هاوڵاتیانی تر توابێ ئێمە گەنجانی ئێمە سەروەتێکی ئەو نیشتیمانن بەبێ جیاوازی ئەبێ ئێمە هەمومان هەوڵ بدەین چۆن بتوانین هۆشیاریان کەینەوە لە ڕووی یاسانە دەوڵەتەکانەوە لە بابەتەکانی تریا چۆن بتوانین ئێمە لە هێندی ناوچەی کوردستان هەیە هەلی کار زیاتر بڕەخسێنین چونکە لەم ساڵانەی دوایە بۆمان دەرکەوت کە ئەو گەنجانەی سەفەر ئەکەن بۆ دەرەوە بە شێوەیەشی نایاسایی دینی مامناوەندی لادێ و قەزاکانن نەک ناو شارە گەورەکان. بەڵێ کاک پێشڕەو لە مێژە ینی دەمێکە دەگوترێت کە وڵاتان دەیانەوێت گۆڕانکاری لەم سیاسەتەی خۆیان بکەن بە تایبەتی لە شێوازی داڵدەدانی پەنابەران ئەگەر بێت و ئەمە ڕێک خراوە پێ دوایە کە ئەو پەنابەرانی لە کوردستانەوە دەڕۆن کەمترینیان مافی پەنابەریان پێ دەدرێت ینی شایەنی مانەوە و داڵدەدان نین. بەڵێ من ئەمە لای هەموو خۆشیان و لای هەموو جیهان ئەمە ڕوونەکە وڵاتانی یەکێتی ئەوروپا یاسایشی توندیان گرتوتە بەر باوانەی کە بەنای یاسایی کۆز دەکەن جامە جیاوازی ناکات لەوانەیە کە خەڵکی هەرێمی کوردستانیان خەڵکی وڵاتێکی ترن بەڕاستی لە ئێستادا یاساکان زۆر زۆر توندن هیچ لە بەرژەوەندی ئەو هاوڵاتی ئەو وڵاتانە نیە کە وڵاتەکانیان ئارامەوە هەرێمی کوردستان یەکێکە لەو ناوچانەی کە شوێنێکی ئارامە و هیچ کێشەیەکی خوانەخواستە ئەمنی سیاسی بابەتیشی لەو شوێواتیان نییە وردە کێشەیەەکە بێم کێشە کۆمەڵایەتیان و دوورمەندارە نەمە لە زۆربەی وڵاتانی جیهانە ئەم بابەتە هەیە بۆیە ئەمانەکە کە دێن ڕوبەڕووی ئەم یاساتون دابنەوە پاشان پەشێمانە بنەوە بۆیە ئێمە هەمیشە هاوارەکەین پێش ئەوەی هەنگاو بنێ کە چونکە ئێستا وڵاتانی یەکێتی ئەوروپا ڕێگریشی زۆر توندیان کردووە کە خەڵک بە نایاسایی کۆز نەکا و هەر بۆیەش لەگەڵ گرتنەبەری ئەو ڕێگاتوندایە هەندێ وڵات هاتن ڕێکەوتنێکی نێودوڵەتیان کردو لەگەڵ هەندێ وڵاتی ترا بۆی بتوانن بە یاسایی
هەلیکار بێنە وڵاتەکانی خۆیانەوە ئەمە خودی ئەڵمانیا کە بەخۆی ڕۆی لەگەڵ کێنیا ڕێکەوتنیی نێودوڵەتی ڕێکەوتنیشی دوو قۆڵیان کردو کە بتوان هەلیکار دەستی کار بە یاسایی بێتە ناو وڵاتەکانانەوە بۆ خۆشیان نەزان ئەمە چەندێک لەسەر ئەم وڵاتانە کەسێک کە بەنایەتچایی لە ڕووی مەصرفیشەوە بە نایاسایی ڕۆکاتە وڵاتەکانیان چەندێکە بێمە خواردنی بۆ دابین کرێ شوێنی بۆ دابین کرێ سەردانی دکتۆر نەخۆشی ئەمانە هەمویان بۆ یەکلایی بۆتەوە کەم کەسە بەم شێوە هاتوتە ژوورەوە بە نایاسایی و لە هەمان کاتیشە لە وڵاتەکەی خۆی بواری مادی باش بووە هاتوو خۆشی گەران کردو و لە ڕوبەڕووی یاسایشی زۆر توندی نێودوڵەتی و ئەوروپیش بۆتەوە لە ئێستادا بەڕێز پێشڕەو عەبدوڵڵا نوێنەری کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان ئەوروپا زۆر سپاس بۆ تۆ لە ڕێگەی سکایپەوە لە یۆناان و لەگەڵ مامۆی سپاس کات پێشڕەو باز بەوەش ڕۆژ تاماش دەمویست یەکشت لەسەر بابەتی بەڕاستی کۆچ و پەنابەری بڵێم یعنی پێش هەموو شتێک جوان لە قسەکە تێڕامێنن اینجا حەق بە خۆتان بدەن ئەگەر بتان و لە کۆمنت شتێکی ناشرین بنووسن بابەتی پەنابەری بێگومان بەشێک لە وڵاتان ڕەنگە مافی خۆیان بیکە بەشێکیان کۆز دەکەن کە کێشەی زۆر گەورەی تێدایە شەڕ و ئاژاوی تێدایە ئەمنویەت و ناسەقامگیری و نەئارەمێکی زۆر لە وڵاتەکە هەیە بەڵام بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەنگە بەشێک ئێستا بنووسن جێدگەرمە نەخێر خوشکە برای هەر کەسێکی جێم گەرم نییە بۆ هەمومان کوردستان وەکو یەکە بۆ هەمومان ڕەنگە بتوانانی خۆت تێدا بدۆزیەوە هەلی کار و دەرفەتی کارت دەست بکەوێت لە سەروی هەمووشیانەوە بە پارەیەکی زۆر جانی خۆت و ماڵ و منداڵت مەکە قوربانی مەدە دەستی قاچاقچیەک ئەم ئاوا ئەم ڕێگە پڕمەترسیە هەمووی دەگریە بەر جگە لەوەش کە دەڕۆی بۆ هەر شوێنێک 5 دقە بۆنی خاچی خۆت بکەی هەموو سەروەت و سامانی دنیا دەنی بەشێکمان گەشتمان کردە هیچ نەبێ ئەو وڵاتانەی دەوروبەری کوردستانمان بینیوە ئەگەر بۆ هەفتەیەک بمێنینەوە دڵنیا بن دڵمان تون دەبێت بۆ کوردستان بۆیە با ڕێز لە کوردستان لە نەتەوە لە دایک لە باو لە کەس و کاری خۆمان بگرین ئەڤین ئێمە بەردەوامین لە هەرێما کوردستانێژی هەکار ئەو پەنابەرن ڕۆژاوای کوردستانێک کە هاتی نەڤێرێ بەشێک ژوانە پشتی هاتی نەڤێرێ بووی نەخەدیێن کارن خوا و لە کارگەهێن تایبەت خوا کار دکن هەفکارن من بابەتێک لەسەر بەرهەفکرێ کە ئەم بزانن چ بێژن کارگەی زەیتی زەیتونی ئەفرینی ڕۆژاوی کوردستانە لە هەولێر ماوەی 14 ساڵە ئەم کارگەیە بۆ ماوەی 24 کاتژمێر کار دەکا و نزیکەی 30 تۆن زەیتی زەیتون بەرهەم دێنێت جوتیارانیش بەرهەمەکانی خۆیان دەهێنن بۆ کارگەکە خاوەنەکەی ئەندازیارێکی ڕۆژاوای کوردستانە و ماوەی 18 ساڵە لە هەولێر نیشتەجێیە ئەو دەڵێت گەر ڕەوشی ڕۆژاوای کوردستان باش ببێت لەوێش کارگەی زەیتی زەیتون دەکاتەوە طبعا بالنسبة از خلق عفرينة ما هبرج ام دمين تشتك الرجافات شيدة به تشتك بر بسرعتها وبقوة ام آمدنا ان شاء الله تزاني كردي ما رجافا بسر كفتن وبيش كفن فأما هاتن بدريت تزاني الهرمي كردستان الشغل دكن وكأنها من العفرين الشغل دكن يعني هرمي كردستان وعفرين يكا لە هەر کوچە و کۆڵانی کێم شارە دووکانێک دەبینیت خاوەنەکەی خەڵکی ڕۆژاوای کوردستان یاخود سووریایە هەرێمی کوردستان جگەلەوەی بۆ تا پەناگەیشی ئارام بۆ مانەوەیان بە ئازادانەش کاری خۆیان دەکەن ئەمەش یەکێکە لەو ڕێستۆرانتانەی خاوەنەکەی خەڵکی ڕۆژاوای کوردستانە حاجی عەدنان بەهۆی دۆخی سووریا و ڕۆژاوای کوردستانەوە بۆ تا پەنابەر هیوا دەخوازێت لە داهاتوودا ئارامی بگەڕێتەوە بۆ سووریا ئەم العافرینێ بوون شەڕێ عافرینێ بوو دەزانی چوو حەیانی عافرینێ چوو هەر العافرینێ بوو پشتی 6 مانگا من مەطعمی خوا ئیشتێکی دەرکرد ئەو جێش حڕی لەبەرا هاتن لاکەن من گوت دەبێت لەبەرا چوولکێ شما چوولکەم گوت دەبێتە چوولکە لەبەرا ئەوم چوول کرد
قرار خواستان مگوده به از هرم باشور كردستان ما عراقي دبي أزهر مرا والحمد لله أزواتم كردستاني وهر إنجي ريزو احترامي بو لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەولێر پەنابەرانی ڕۆژاوای کوردستان و سووریا خاوەنی زیاتر لە 1000 دوکان و شوێنی کاری خۆیانن ئەماش بەهۆی ئارامی و ئەو زەمینەی لێرە بۆیان ڕەخسێنراوە. ڕژێمەکەی بە شارە سەد ڕووخا بەڵام هێشتا چارەنووسی پەنابەران بە ناڕوونی ماوەتەوە ئەوان بۆ گەڕانەوەیان پێویستیان بە دڵنیاییە گەربێت و لە داهاتوودا ڕەوشی سووریا ئاسایی بێتەوە لە ڕووی ئەمنی و ئابووری و خزمەتگوزاریەوە دڵنیاییان پێ بدرێت ئەوە پەنابەران بژاردەی یەکەمیان گەڕانەوەی بۆ زێدی خۆیان. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. هەکار دچینە سەر بابەتێ خوێ دوێک و ئەو بابەتەژی بابەتێکی گرنگە تایبەت بوو دایک و بابا و ئەڤن زارۆکەین بۆچی زارۆکێنەوە دراواتکەن هەکار دراوکردن دەگەل زارۆکان و بۆچی ئەف کارە ئەنجامدان دەگەل دکتۆر فەیسەڵ مستەفا پسپۆرە نەخۆشیان دەرونی بەحەسکەین بخێرەتی دکتۆر سەرچۆڤە زۆر سپاس دکتۆر بیانیت باش دیانی بەخێر بێ سپاس بۆی بەڕێز دکتۆر بچیک ژ مەزنان جودانە وەختێ بچیکێک دراوت کات gelek cêwaze ji wê ku êgê mezin tiştekê nerast dibêjîtin em di çawa rêgiriyê li vê vî karê zarokakeyn ku nehêlin dest biben bû direvkirinê بەڵێ بەڵێ دەستخۆش سەرەتا با بزانین درۆکردن چییە بریتێ لە دەربڕینی وشەیەک یا خودوتەیەکی ناڕاست لە کاتی ڕاستیدا یا لە شوێنی ڕاستیدا با بڵێن منداڵ بەخۆی شتێکی پاکە زۆر پاکە بەڵام دەوروبەر و خێزان و ئەوانە کاریگەریان دەبێت لەسەر گۆڕینی منداڵەکە کە چۆن تووشی درۆ ئەبێتن یانی ئەو جاویش هۆکارمان زۆرە بۆی کە ئەو منداڵە چۆن فێر بۆ و لەبەر چ فێرە درۆ ئەبێت منداڵ عادەتەن زیاتر لە دوای تەمەنی 30 ساڵی و فێرە درۆ ئەبێتن ئەویش بۆی کاریگەری پەروەردەکردن یاخود لە خێزانێک بۆن ئەگەر خێزانێک تۆند و تیژ بێتن ترس ئابەڵێ زەمەوەستم کە تۆن و تیژەکە چ لەلایەن دایکەوە بێ یا باوکەوە یان هەردووکیان یانێک لە ئەندامانی خێزانەکەەوە بێ وا دەکە ئەو منداڵە تووشی ترس دەبێت کە تووشی ترس بوو پەنا ئەبا بۆ درۆکردن زۆر باشە نەدانی خۆشەویستی بە منداڵ دانەنیشتن لەگەڵ منداڵ کات پێنەدان ئەمانە هەموو کاریگەری لەسەرەوە دەکات کە منداڵەکە درۆ بکات یان درۆ بابەتێکی جیاوازترێ دەما بەڵێ 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 ئەمەش زۆر دەور ئەبینێتن بۆن بەچکە پێدانی خۆشەویستی بۆ منداڵ وا دەکا وزەیەکی پۆزەتیف پێ ببەخشێت یعنی وزەی پۆزتیف نمونە ئەگە لەسەر ئەوە بینینەوە لێک لە فلیمەکان پیشانەدا ناوی فلیمەکەم ئێستا لەبیر نەماوە فلیمێکی ئەزنەبیە ئەسپێک لە ناو قڕولی تاوێک ناتوانێت بێتە دەرێ بێتە دەرەوە ساحێبەکەی چ دەکاتن دەچی چەند ئەسپێک دەینی داوا لە برادەرەکانی دەکاتن ئەوانەی کە ئەسپیان هەیە داوا ئەکات چەند محاوەڵەکەن پێیان نایەتە دەرێ کەمجار چەند ئەسپەی لە دەوری ئەسپەکەی ئەو ئەسپێکە ناو قڕولی تاوە کە بڕێن خەریکە نقوم ئەبێ یا ناتوانانی بێتە دەرەوە بەس دەسوڕێنەوە کە دەسوڕێنەوە دەکە کە ئەوسپێ ناو قڕولی تاوەکەیە بتوانی بێتە دەرێت مۆتیڤیشنی ئەکەواتە هانی ئەداتن تەماشای وزەیەکی سوودبەخشی پێبەخشی وزەی پۆزەتیف پێ ئەبەخشی بەهۆی ئەو وزە پۆزەتیڤەوە بەهۆی ئەو وزە سوودبەخشەوە دەکە ئەسپەکە بێتە دەرێ هەبزانە سوودی چووکە لۆ وزەی سوودبەخشی وەگر لێ سۆزێکی وەرگر جا بۆ ئاژەڵ ئەگەرواوی بۆ منداڵ دەبیت چۆن بێت کە دایکوباو ئەگەر سۆزێکی پێ ببەخشیانی و کاتیش زۆر گرنگە مەسەل دەرێ کەسێک هەموو شتێک لێ بزێ لەوانەیە تا ڕادەیەک پێت ئاسایی بێت لەوەی بەس کاتت لێ نەدزێ چکە کات و هەندێک شت ناگەڕێتوانێ جابۆیە کاتدان بۆ منداڵ زۆر گرنگە ئەگەر بۆم ڕۆژانە بۆ ماوەی 5 خولەکیش بیتن چونکەوا دەکا یەک لەوانە منداڵ لە درۆکردن بپارێزی باشە دکتۆر هەگەر دەدێت زارۆکێتە دراو کرد وی دەمێ ڕاکشناتە چ بیت بەرامبەر ئەوی زارۆکەی وجە چ تەمەنەکێ هەبیتن یەکەم جار دەمەی تو دبینی ئەوی زارۆکی درەوە کرد دێت چکەی لە بەرامبەروی زارۆکی بەڵێ ئێمە بۆ ئەوی کە بزانین دەبی بزانی هۆکاری درۆکردنەکەی چییە
سەرتا لەسەر ینی لە چیەوە فێرە درۆ بووە ئەی هۆکارەکەی باڵێن لەبەر ئەوەی زۆری پەروەردەکردن بووە هەڵەکردن لە یەکێک لە داک و باوکانەوە بۆ یاخود باڵێ ئەندامانی خێزانەکەیەوە بۆی پێویستە سەرەتا ئێمە چی بکەین گۆشەنیگای خۆمان ینی دایک و باوکەکان گۆشەنیگای خۆیان تێڕوانی خۆیان بۆ منداڵەکە بگۆڕن یانی بۆن لەوانێت تو ئەو کاتت نەدابیتە منداڵەکە بە شێوەیە کە بتانی لەگەڵی دابنیشی یاخود با بڵین تووشی جۆرێک لە ترس بووە هۆکاری ترسەکەشی چییە؟ ئایا لە ماڵەوە فێرە ترس بووە ئایا لە قوتابخانە ئایا لە دەرەوە زارۆی هەم منداڵێکتری دەترسێنن کە زۆر زاربوون ئێمە هەندێک شت هەیە وەکو ئەوەی تێبینیم کرێ لەوانەیە بە هەڵە دروست بوو بێت و بە هەڵەش بەردەوام بێت لەوانەشە بە هەڵە کۆتایی بێت ئەنی بۆ نەتو بە منداڵ ئەی وەرە ژوورەوە پیشە ئەتخواتن یا شەوە دەدبە یا نازانچی کەچی نازانێ ئەو منداڵە بە شوێکە ڕاستەخۆ ناڕاستەخۆ کاریگەری ئەبێت ئەو قسانە ئەوتانە تووشی زۆرێک لە ترس ئەبێتن ئەو ترسە شوای لێ دەکاتن کە زۆرێک تووشی لە درۆکردن مێجا بینینی هۆکارە کە دۆزینەوەی هۆکاری درۆکە زۆر گرنگە بۆی کە بتوانین ئەو هۆکارە بنبڕ بکەین تاکو بتوانین منداڵەکە زۆر پرسیارم لەسەرەوە هەیە ڕاستی لەسەر بابەتی ناچارکردنی منداڵ بۆ درۆ بەڵام ڕای بەشێک لە هاوڵاتیانمان وەرگرتووە ئەمە دەبینین پاشان دەگەڕێمەوە پرسیارە دەکەم کاکتۆر دەمێت و درەوەکی گەل زۆروکی دکەی ئەو زۆرکە دەمێ مەزن بیت هەمان درەو دلگەل زۆروکی خوکەت وەتە ئەە ئەم شیۆین ببینە بەشێک شوێ چندێک و یدی ئەم درەوە لەگەلێک و دوبکەین ڕاستیە بۆ ئێک و دوونابێژی بۆ نمونە سبێنەکە بۆ مەکتە بەڵیان دەستێنی دەری ساعت چەند ئەو دەرێن ساعت هەفتە مثلن دەرێم کوڕمەستە ساعت هەشتەوە ونیا هەموو کەسێک بۆ بزانم ئەو شی کردیە ناکە درۆ بۆ بزانمەوە هەندێک حاڵەت هەیە ئەمە نارێن قسەی بکە لە واقع دوور بێ ئەو قسانی کە دەیکەی مەرج نییە مەسەرەن لە بۆ نمونە دەتانی وەکو ئەگەرێک پێی بدەیت ئایا مەسەرەن ئایا هەموو ئەگەرەکان ناڕاستن نەخێر هەموو ئەگەرەکان خۆ ناڕاز نینە ئەگەرەکان لە بۆ ئەوەیە کە لە بۆ بابی لە بۆ داچی پێش نەهاتیە ئەس گەل هەندێنینم کو دایک هەرجار ئەن باب بژنە زاروکی بوو نمونە بەڕە پترە زاروکە دێ بژنێ بۆ من پایسکلێکرد کڕە وەختێ ئەس ناجح بمانە دێ بچمە مەدرسێ و بوو ناکەن وی تشتی بوو ناکەن دەستا دانینە یان نەشێن یانجی قۆناغێکا دیە نەشێن دێ بوو ناکەن ئەف زاروکێ هەنێ دێ سەر مێشکێوی ئەف درەوە دێ زاڵ بیتن باش کاکتۆر دەمیست پرسیار لەسەر ناچارکردنی منداڵ بکەم بە درۆ یعنی هەندێک مندار هەیە خۆی باش دەزانی سایکۆلۆژیای دایک و باوکی چۆنە ینی بۆ نمو لە تاقیکردنەوەیەک لە قوتابخانە ڕەنگە نمرەکەی ئەو نمرە نەمێک کە دایک و باوکی بەدڵیانە ئەمە دەشارتەوە ینی دایک و باوکەکە هۆکارن لەوەی منداڵەکە ناچار بکەن کە درۆ بکە بەڵێ بێگومان زۆرگەیەک لە هۆکارە سەرەکیەکان دایک و باوکانی دەبێت دایک و باوک بەڕەئی من دەبێت چۆن چارەسەر بکرێ 20 ساڵە تا 25 ساڵ پێش لە دایکبوونی منداڵەکە ئەو هۆکارانە چارەسەر بکرێ واتە دایک و باوکە پێشەوەی کە زەواز بکەن خۆیان چارەسەر بکرێ ئایا کەم و کورتیان لە چێوە هەیە لە تووڕەبوونە لە ترسە حاڵەتێکی دەرونیان هەیە نەخۆشیێکی دەرونیان هەیە نەخۆشیێکی جستەیان هەیە چکەوا دەکا کە تووشی جۆرێک لە تۆند و تیژی بێداک و باوکەکە کاتێکش کە بەرامبەر منداڵەکە بەکاری دەینێتن وا دەکا کە ئەو منداڵەش توش بیتن جا بۆیە دایک و باوک دەورێکی باڵا ئەبینێتن پێویستە دایک و باوک سەرەتا خۆیان بگۆڕن لەبەرچی وایە لەبەرچی ئایا ئەو ڕەفتارێک کە بەکاردێنی لەگەڵ منداڵ ئایا ڕاستە چکە زۆر جار دایک و باوک یاخود با بڵێن هەندێک شتەی لە ژیانی ڕۆژانەماندا وەکو درۆ لەوانەیە دووبارە بیتەوە بۆ نمێک تەلەفۆنێک دەکا بۆ یەکێک وەنیە بۆ باوکێکیا بۆ دایکێک مەسەلەوانێ ئەو کاتە جوابی نەدابیتەوە جە لەبەر هەر هۆکارێک بێ باوکە کە دەرە وەڵای ببوورە سامتم کردویا لە بازاڕم یا لە شوێنێکی ترم کەچی واش نییە لای منداڵەکە کە ئەو باس ئەکاتن ئەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و نەڕاستخۆ کاریگەر لەسەر منداڵەکە ئەو منداڵە دڵێ دیارە درۆکردن شتێکی ئاسایی لە شتێکی نۆرمەڵە فەلوێ وا باشە ئەین دایک و باوکەکە زۆر بتوانن خۆیان بگۆڕن جا زۆر دایک و باوک شێری وەڵاهی مەجالمانێ لەبەر ئیشکردن لەبەر دەوام نازانم چی بەڵام ئەتوانێت بە زمانی جەستە کە زۆر کاریگەری هەیە و زۆر دەورێکی باڵای هەیە لە ینی وا بکە کە چۆن مامەڵە لەگە منداڵەکەی ئەکات و ئەو منداڵش منداڵێکی تەندروست دەربسێت و لە ڕووی دەرونیەوە و دوور بێ لە درۆکردن ئەبین ببوو لە پێشی پرسیارەکەت کە زۆر جار حاڵەتێکی دیری شەیە ڕەنگە زۆرمان ئەومان بەسەرات بێ لە کاتێک دەڕۆی بۆ ماڵک
مثلەن دایک و باوکەم منداڵەکانی تێدەگەین بڵێ نانمان خواردیە بڵێ وامان کردیان ئەنیشان خواردیە ئەوە بڵێ یانی ئەمەش بەڵای ئەوە شتێک لە هۆکارەکە چکەم داڵ بەخۆی پاکە حەز ناکات یا مەسەن بۆ نمونە زۆر زەداک و باب دەمەقاڵی کردن لە پێش منداڵ یاخود با بڵێن باسی کەسێک هەتا منداڵ حەز ناکە باس هیچ کەسێک بکەی بە خراپە چکە خۆی پاکە چکە کە باست کرد ئیتر شتی نێگەتیو دەچێتە مێشکەوە بە هەڵا لێک ئەداتەوە ڕقی بۆ دەچێت کە ڕقی بۆ دروست بوو لەوانێت ترسی بۆ دروزێ وا لێ دەکات پەنا بۆ درۆکردن و کاری نەشیاوات باشە دکتۆر ئەگەر زارۆکێک دراوە بکات ئومەدیت دراوە کری باشە وی دەمیدا هەندێک دایک و باپێتین سزا دانا زارۆکێن خۆ حتا چندێ سزادان بەر زارۆکێ دێ ڕێگریە دراوکردنەوەی کاتن نابێت سزادان نابێتن بەو شێ بێت سزادانەکە چۆنە بە گوێرەی جۆری درۆکردنەکە دەبێتن سەرەتا چەند جوورن دراوەژێتینەوەکی ئەم بژین مبارڕێت ئیناین بوو دراوە دراوێ سپی درەوێت مەسلحەتێ یان یانەچاریە هەکار جا ئەوە دێ چاوە ڕێگریە لێکەن و سزایت وا چاوا بن بەڵێ خۆی سزاکە چۆنە ینی دەبێت و لەگەم داڵەکەی دابنیشی بزانە وەکو باسم کرد هۆکارەکەی چێ لە بەرچی درۆکات ئایا درۆیەکە مەسلحەتە ئایا هەڵەیەکی کردووە ئایا لە برادەرەکە پێی کردووە ئایا لە دەوروبەر وەریگرتووە بۆ نە مەسەلەن زۆر جار با بڵێن بابەکە زۆر جار با بڵێن شتێک بۆ منداڵەکە ئەکریان پارەی دەداتێ با بڵێ دەی لای دایکت باسمەکە چکە لەوانە دایکی پێی ناخۆش بێ نەک لەبەر ئەوەی لەبەر کە ڕەزی لە یاخۆنا لەبەر ئەوەی عنی با بڵێن پارەدانیش بۆ منداڵ یا خوشتکردین بە ژێرەی تەمەنی منداڵەکە و ینی ڕۆژانەی چەندە ئەوەندەی بۆ سەر بکرێت یانی باشە کاکتۆر جگە لە خانەوادە لە دایک و باوک و خوشکوبرا بێگومان ژینگەیەکی تریشێ بۆ منداڵەکان بۆ نمونە ژینگەی دەرەوە لەگەڵ هاوڕێکانی و ژینگەی قوتابخانە تا چەند مامۆستایان دەتوانن ئەمان شکاریگەریان هەبێ لەوەی منداڵان ڕابێنن لەوەی بەردەوام ڕاست بڵێن دوورکەونەوە لە درۆ چونکە منداڵ بەشێک لەو قسەیکە لە مامۆستا وەردەگری ڕەنگە هەندێک جار پێی پیرۆسترە لەو قسەیکە لە دایک و باوک وەردەگری بەڵێ بێگومان ینی لە دوای دایک و باوک مامۆستا دێتن مامۆستا زۆر جار بۆمە تۆ دەرسێک ئەگەر منداڵەکە دەرسێکی بۆ شەڕە دەکەی لە ماڵەوە بە تەریقەیەکی تر بە ڕێگایەکی تر دەڕێنا ئەو ڕێگای ڕاستە هەرچەندە ڕاستە بەڵام تۆ تێی بە ڕێگایەکی تر فێرەکەی ئەو نە حەز دەکە بەو ڕێگای کە مامۆستا فێری کردو بەو ڕێگاوی دەڵێ ناچکە مامۆستاوە هەگوتێ من حەزەکەم بەو شوێ فێرم بکەیت کەمەوە دەگەێنێت ینی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر منداڵ ینی ئەویش دەتوانێت بۆیە مامۆستا پێویستە نەک تەنها فێرکاری بەڵکو پەروەردەکاریش بێتن تەنها فێرکار بەسنێ بۆ منداڵ بەڵکو فێرکاریش بێتن ئەووا دەکاتن کە منداڵەکە هەم لە قوتابخانە هەم لە ماڵەوەش سەرکەوتوێت باشە پەیوەندیە زۆرۆکە گەل خەیاڵە گەلەکە بخۆتە دکتۆر خەیاڵکردن چەند بیتە سەدەم سەبەب و زارۆک پەنایە بۆ درەوێ بەد بەڵێ خۆی سارێکی جوان بووم خەیاڵکردن لە منداڵ زۆر بەهێزە و پێویستە کاتێک کە خەیاڵ دەکاتن ئێمە گرنگی بە خەیاڵەکانی بدەین چونکە بیر دەکاتەوە کە چۆن بیر لە هەموو شتێک دەکاتەوە بەتایبەتی لە داهاتووی لە داهاتوو خۆی ڕاستە منداڵە بەڵام هەست بە هەموو شتێک دەکاتن نمونە لەسەر ئەوە جارێک شەریکەی تۆیۆتا هاتە ئێرانە هاتە هات داوای کردگوتی دوو مەکتەبی منداڵم دێم پۆلی سەرەتایی بنەڕەتی ئەوانش گوتیانەوە ناچیە کولێ گوتیان ئەحسایەکمان هەیە لەسەر ئۆتۆمبیل لەسەر سیارە با بزانین ڕێیان چۆنە ئەگەرمانەوێ لە 2029 مۆدیلی سیاراتمان بگۆڕین ئەوان چ ئیبداعەکان هەیە چ داهێنانێکیان هەیە ئەوانش گوتیانەوە ناچنە کولێ گەوانە گەنجن و فکریان باشتر گوتینە بیرۆکەی منداڵ تیشترە و خەیاڵیان باشترە بزانە خەیاڵ ینی تاکیدیان لەسەر خەیاڵ کردەوە پاش ئەوەی کە چوونە دوو مەکتەبێک لەوانە مەکتەبی سەروەران بوو مەکتەبەکەی ترم لە بیر نەما بەڵام لە تقریبا نزیکەی 600 و قسوور فۆرمیان تەوزیع کرد لەسەر تەڵەبەکان لەسەر قوتابیان لەوانە تقریبا 45 ئیبداع داهێنانیان لە منداڵ وەرگرت بۆ نمونایەک لەوانە ئەوەیە سیارە هەبوو دوو سوکانی هەبوو دەیگۆلۆ دوو سوکان بۆ داناوە دەیگۆ لەبەر ئەوە یان پێویست ناکە لە بەگ لێ بدەیگە بتێ بەگ بگەڕێەوە دوگمەیەکی دانێ کورسەکە دەسۆڕێ بە سوکانەکەی تر بڕۆ
سوکانێک لە سوکانێک لای بزانە ئەو بیرۆکان لە منداڵچکە خیاڵی بەهێزە بە قووەتانی و خاڵێکی تر مەسەرەن سیارە هەبوو پای بۆ دروست نەکرد و دەیگوتی و چۆن دەڕوا دەیگو بەهێزی چێشکردنی زەوی دەڕاتن ئەو جا زۆر هەتا گەیشتە 45 ئبدا لەبەر نەبوونی کات ناتوانین هەمووی باس بکەین بەو شێوەیە گوتیان ئەو ئیبداعانە لە ساڵی 2029 لەسەر ئۆتۆمبیلەکانی خۆیان لەسەر سیارەی خۆیان تەطبیق ئەکەن هەتا یەک لەوانەی باڵێ ئەو سیارانەی ئەو سیارێکی ئێستا جادەکان خاوێن ئەکاتەوە لە خیاڵەوە هات لە کۆریا پاشوی کە منداڵی خیاڵی دەکرد مامۆستالی پرسی بۆ فکرت ڕۆیشتە ئەویش وتی خیاڵم دەکردەوانی پاشان گوتیان نابێ منداڵ سزا بدرێت لەسەر خەیاڵ ئەو کاتە سزایان دەدانیانی ئەو جەماوەیەک لە مامۆستایەکان زیرەک بوو تاقیکردنەوەیەکی کرد وتی باشە من فڵسەیەک دەدەمێ لەگەر فڵسەیەک و سیارێکی منداڵان فڵسەی ماجوون وتی بزانم هیچ پەیوەندیەکان بێکەوە هەیە خیاڵێکم بۆ دروستکە هەچەند مامۆستانی دەزانی کەوت چۆن ئەو پەیوەندی دروستەکە مامۆستا هیچ بیرۆکەیەکی نەبوو هەر هیچ پەیوەندێک دروست بکاتن منداڵەکە چی کرد سەری فڵسەکەی لێ کردەوە لە تای ئۆتۆمبیلەکە خستیارەکە تێەوە چێ گوتی ئەوە دەبی جادەی پێخاوێن بکرێتەوە کە دەڕوا لەو کاتە ئەو بیرۆکە پەیدا بوو بزانە لەوە وەریانگرن وڵات تەڵەبەچکە لەو لای قوتابێکی تر لەو لای بیرۆکەیەکی تری بۆ هات گوتی وەڵا بە هەموو جارێ نەڕوا شەرتێ جاروهای باسێرە ڕاوەست هەر ئیش بکات دگمێکیشی بۆ دروستکەن ماتۆڕێکی بۆ دانێن لە کاتی ڕاوەستانیش ئەتوان ئیشی پێ ینی کاکتۆر ئەوە دەسەلمێنی کە خەیاڵ پاڵنەرە لە بۆ ئیبدا و دوورکەوتنەوە لە درۆ ئەگەر بێت و دوا قسەمان لەسەر ئەمە بێ چۆن منداڵەکانمان هام بدەین لەوەی کە ڕاستی بڵێن چۆن هانیان بدەین بکەین دەتوانین لە چەند خاڵێک کۆی بکەینەوە یەک لەوانە تێڕوانین وەکو باسم کرد گۆشەنی گای دایک و باوک بۆ منداڵ بزانە دایک و باوکەکە کەم و کورتیان لە چلایانێکەوەی خۆیان چارەسەر بکەن هەروە گزارشکردن لە منداڵەکە وا تا سۆز و عەتفێکی پێ بدەی برێت تۆ کوڕە جوانە تۆ کچە جوانەکەمی تۆ کوڕە باشەکەمی تۆ کوڕە زیرەکەکەمی ئەها بەو شێوە چووکە سۆزێکی پێدەبەخشی وزەیەکی پۆزەتیفی پێدەبەخشی ئەووا دەکاتن کە با بڵێن هۆرمۆنی دڵخۆشی و ئەو هۆرمۆنایی کە پەیوەندی بە سۆزداریەوە هەیە بەرز دەبێتەوە کە بەرز بەوا دەکات کە ئەو منداڵە لە درۆکردن دوور بکێتەوە هەست بە خۆی بکاتن و خۆی چاک بکاتن خاڵێکی تر ئەوەیە منداڵەکە نەشکێنیەوە ناو ناتۆری بۆ دروست نەکەی دەست خۆش گەلک سپاس دکتۆر فەیساڵ زۆر سپاس گەلمەدەبووی بسپۆرە نەخۆشیان دەرونی سپاس تاڕکات گەلمەدەبووی بەڕێزیش سپاس کۆتا بابەتمان ئەبین ڕاپۆرتێک دەبێت لەسەر محەممەد علی سلمان گەنجێکی باڵەکایەتی دانیشتوی قەزای سۆرانە تەمەنی 26 ساڵە بەشی پەیوەندیان نێودەوڵەتیەکانی لە زانکۆی سۆران تەواو کردووە ئەم گەنجە توێژینەوەیەکی کردووە بە پشت بەستن بە بەڵگە مێژووی و زانستیەکان سەلماندوێتی دۆزینەوەی ئەمریکا لەلایەن زانایەکی کورد بەناوی ڕئیس پیری بووە و خەڵکی ئامەدی باکووری کوردستان بووە ئەف گەنجەژی هەکار فیلمێکی دیکومنتاری بناوێ ڕئیس پیری و نەخشە باوەڕ پێنەکراوەکان دروستیکرا بە هاوکاری لەگەڵ چەند هەواڵەن خۆ کەسێک کو لە پارتووکەکە 4 لە پەڕێژی کۆ بناوە ڕئیس پیری ئەو کوردی ئەمریکا دیتی بە چاپکە هەندیە زۆر بەیە گرتێن فیلمی بە مۆبایلێ هاتینە کرن هەکار باش باوە ڕاپۆرتە ببینین من ئاشناتانەکەم بە کتێبی ڕئیس پیرە و کوردی ئەمریکای دۆزیەوە ناسێت و شەو کردووە کە چۆن ئەو پیاوە بە سەوڵ لێدان چۆتە ئەو پەڕی ئالاسکا و گەڕاوەتەوە ئەو پەڵی کیشوەری بەستەڵەشی باشوور ئەم پیاوە کیشوەری ئەمریکاشی گۆڕیوە بۆ نای ئەنتیلیا کە ناوێکی پرتوگال بە بەمانای جیهانی نوێ من ناوم محەممەد علی سلمان نووسەری کتێبی ڕئیس پیرە و کوردی ئەمریکای دۆزیەوە ئەم کتێبەی من لەسەر پرسیارێک بنیاتەندری ئەویش پێوترێ فەلسەفەی دۆزەرەوە ڕئیس لەوە هاتووکە گەلە ڕئیسی گەلە کەشتەکانی عوسمانی بووە پیریش کە ناوی خۆیەتی ئێمە پێمان وایە ئەو ناوە لەو ئیلم و پلەی کە بەدەستی هێناوە ناونراوە پیری هۆکاری دۆزنەوەی کیشوەر ئەمریکا لەلایەن ڕئیس پیری بریتە لە نەخشەیەک نەک کیشوەری ئەمریکای باشووری کێشایە بەڵکو کیشوەری بەستەڵەشی باشووری کێشاوە بەرازیل ئەرجەنتین چیلی هەموو ئەمانە وەجیالەوە ئەوەی هەموو زانانی سەرسام کردو بریتە لە
ئەستوری میلی بەفری کێشاوە کە لە کشوەری بەستەڵەکی باشوورە یعنی پێی وتینە کە ئەستوری بەفر لەم وڵاتەیە 1 میلە کە ئەمە ناسا تووشی دەستەوەسان و دۆشداماو دەکە پلەی حەڕارێکی شوێر بەستەڵەکی باشوور کێشاوە کە هیچ نەخشە سازێک لە هەموو ژیانیان نەیتوانێت شتێکی وا بکە پێمان دەڵێ ئەم ئەمریکایە سەن خێلی لێیە ناوی چیاکان چی ناوی ڕووبارەکان هەتا لەوەی سەرسامتر کە ناسا توی شۆ کردێ بریتە لە جۆری ماسی ناواو دەستنیشان کردووە یعنی ئەمانە بە هەموو شێوەیەک ئیسپاتی بە قەڵەمدانی یەکەم تۆمارەکەن بۆ پیاوە کووردە لە کاتێکدا ئێمە نایناسین و ئێستا ئەمریکا بەو هەمووی کە هەیەی بەو هەمونەتەوەی کە هەیەی شانازی بەم پیاوەکە سوکاڵی ئەم پیاوە تاکە نەخشە تا ئێستا ما بێ کێشای بێتی نەخشی ئەم پیاوەیە سەرەتای نووسین ئەم کتێبە مەگەڕێتەوە بۆ خۆ ناغی زانکۆم کە مەرحەلە 4 بوو لە ساڵی 2021 واتە نزیکەی 3 ساڵ پێش ئێستا پیری دەستەواژەیەکی ئەسلی کوردیە کەواتە تورک هەوڵی داوە ئەم پیاوە بە تورک بکە لە کاتێک دانای ئەم پیاوە کوردیە چارلز هابگوت کتێبێکی زەخم بە ناو دروست دەکات و ئیسپاتی بە یەکەم لە قەڵەمدانی ئەمریکای تۆمارەکە لەسەر بەرجی کتێبەکەشان نەخشەم پیاوە دانێ ئەو کاتێک کە سیرمە کرد هەوڵمدا بۆشایەک هەیە وا باشە کەسێک پڕیکاتەوە بۆیە قۆڵم لێ هەڵماڵی ئەلحەمدوللا خۆم پڕم کردەوە هەوڵماندا فیلمێکیش لەسەر دەربهێنین کە بە پێویستم زانی دوکمنتارەش بە 5 زمان لەسەر دەربهێنین لەوانە کوردی عەرەبی ئینگلیزی تورکی فارسی ئەم دوکمنتاری ئێستا لە یوتیوب بەردەستە و بە هەمان شێوە فیلمەکەش لە یوتیوب بەردەستە کە تاکە فیلمی کوردیە کە بۆ 22 زمان وەرجێردراوە لە زمانەکانی ئیسپانی ڕووسی ئەڵمانی فەڕەنسی ئینگلیز وەلەوە چینی و هەتا دوایتر بۆ 22 زمان وەرجێردراوە وەجیا لەمە بە یەکێک لە فیلم ئەکادمیەکان لە قەڵەم درراوە ئێمە تەحەداوە ناکەین کە کەم و کوڕینە بەگومان کەم و کوڕی هەیە بەڵام ئەوەی کە وای کردووە فیلمەکە ناوازە بێ ئەوەیە باش لە مێژووی کوردەکە و باش لە دۆزنەوەی ئەمریکاکە لەلایەن کوردێک هەردوو تەوەر بێگومان ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆش کاریگەری لەسەر هەمومان هەیە بە تایبەت بابەتی کۆچ ئەگەر خانەوای دەیخۆشمان کەسی تێدا نەبێت دەوروبەرمان هەبووە چیرۆکی تراژیدیمان بینیوە بە هیوام هەمومان خاک و نیشتیمان پێش هەموو شتێک ببینین و هەمومان لە شوێنی خۆمانەوە بمێنین و خزمەتی خاک و نیشتمان و وڵاتی خۆمان بکەین سپێداهاو باش هەرشاد بووین